دایک دراوسێ لەن ڕزەکوێت ئەی بۆچی بە حاجی محەمەوە لەن حەمە جسمە لە ڕاستیە لەم مەملەکەتی ناو ناتۆرەیە تەنها تاوانی ئەوانەوە ڕۆژی گیانی شانۆیە لە هەڵەبجە کەرنەڤاڵی گۆران بۆ شانۆ ڕێکخراوە کچان وەک خۆیان دەڵێن لەم ڕۆژەدا بە ناونیشانی هەفتەیەک باز لە ژیانی خۆیان دەکەن پیرۆزبایی ڕۆژی شانۆ لە هەموو شانۆکەرانی کوردستانەکەم بە بۆنی ڕۆژی جیهانی شانۆوە کە 27 لەم ڕۆژە ئێمە وەکو خوێندنگای شەهیدانی کیمیاباران هەڵساین بە سازدانی شانۆیەک لە پەیمانگای هونەرە جوانەکان کە شانۆگەری ئێمە باستی هەفتەیەکەکە هەفتەی کچێک لە کوردستان بە تایبەتی لە شارێکی خۆمان هەڵەبجە کە تووشی چی ئەبنەوە لە هەفتەیەکە و ڕوبەڕووی چی ئەبنەوە بە تایبەتی لەلایەن نێرینەکانەوە. شانۆکارێک بە تووڕەییەوە باز لە هۆڵەکانی شانۆی هەڵەبجە دەکات دەڵێت 15 ساڵە دەڵێن هۆڵێکی شانۆمان دەوێ بەڵام وەڵاممان نادەنەوە. هەر ئەوەی کە ئەم کورسیانەی پشتی منە بینی ئەوە دەردی ئێمە لەناو هۆڵێکی بزانم گەلی ئەمریکا ئێمە لەناو هۆڵی کۆبوونەوەی دایکان و باوکانە نمایشەکەین چەند ساڵە نزیکی 15-16 ساڵە ئێمە هەوڵە دەین و داواکەین ئەڵێن هۆڵی شانە هاکرا وەختێک هاکێک دەیت وەختێک ئەکەویتە بەر نارەکەی تۆڕە کۆمەڵاتیەکان وەختێک هەر لای کۆمنتێک دژی تۆ ئەبن بە گولەی قورتوانج ئەو کات بۆ دەرەکەوێت چەند تەنیایت بۆ دەرەکەوێت چەند بێکەسی باوەڕکە تەنانەت دایکی خۆشت ناتناسێتەوە ئەکڕاڵە دایکی کوێر بێ یەخۆ دژمنەکەشم نەکەوێتەوە ڕۆژەوە. دەرهێنەرێکی شانۆیی دەڵێ دەیان دەرخستەمان خستووەتە بەردەم ئیدارەی هەڵەبجە بۆ دروستکردنی هۆڵێکی شانۆیی بە بودجەیەکی کەم بەڵام وەڵاممان وەرنەگرتووەتەوە. یعنی ئەو ئیشە شانۆیانی لە هەڵەبجە ئەکرێن لە ئاستی ئەوان و بژێ زیاتریش ئیشی شانۆی لێرە زیاتر ئەکرێت بە بەردەوامی ئەکرێ بڵێن بە بەردەوامی پرۆڤە بوونی هەیە بە بەردەوامی بیرۆکە شانۆی بوونیە بە بەردەوامی گروپی شانۆی بوونیە بەڵام بەداخەوە هۆڵی شانۆ بوونی نەبووە. پێشنیاری بەدیلمان کرد هۆڵی ئەحمەد موختار ئاوام کرێتەوە بە پارەیەکی کەم کاری لەسەر ئەکرا و ئەکرا بە هۆڵێکی باش بەڵام بەداخەوە هەم دیسانەوەش نەکرا. یعنی زۆر پێشنیارمان کردو و زۆر شتمان خستۆتە بەردەسی کابینە جیاوازەکان و یەک لە دوایەکەکانی حکومەت بەڵام سەردەمێ بۆی قەیرانی دارایی شەڕی داعشی بەسەرا هات بیۆکراسیەتی حکومەت ئیلە ئاخری با بڵێم بێتوانایی هەنێ لە بەرپرسە حکومیەکان کە بەڕاستی کێش و گیر و گرفتیان دروست کردووە بۆ ئیداری ئەم شارە نەکراوە و نەتوانراوە تا ئێستا هۆڵێک دروست بکرێت لە کاتێککە بینای کازیوەی مناڵانی هەڵەبجە ئیمکانێتی هۆڵی تیا هەیە ساحەیەکی چۆڵی هەیە من حسابم کردووە بە 500,000 دلار ئەکرێت بە هۆڵێکی شێوە بۆ شانۆ. پارێزگاری هەڵەبجە لە ڕۆژی گیانی شانۆدا کە ئامادەی چالاکیەکان بوو ڕایگەیاند لەم ساڵدا بەردی بناغەی هۆڵێکی تایبەت لە هەڵەبجە دادەنرێت کە بەشێکی پەیوەستە بە شانۆوە لە نێوان ساڵانی 2006 بۆ 2007 بڕیاری دروستکردنی هۆڵێک بۆ هەڵەبجە لەلایەن تاڕێق هاشمی جێگری سەرۆکۆماری ئەو کاتەی عێراقەوە دراوە بەڵام تا ئێستا تەنها بەردی بناغەکەی دانراوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.